ئەمە ئەو شوێنەیە کە تەرمەکەی دوێنەی لێ دۆزراوە تەرمی منداڵەکە لێرە لەو شوێنەی و کارمەندەی بەرگری شارستان لێوەستاوە لەوێ دۆزراوە. ئەمڕۆژ هەر ئەم کاتانەش بوو کە تەرمەکەی دوێنێ دۆزراوە. ئەمڕۆژ کارمەندەکانی بەرگری شارستانی لە هەمان شوێن گەڕانی چڕەکەن، گەڕانێکی ور دەکەن بۆ لەژێر ئەو دارانە بۆەوەی بە هیوای ئەوەی کە تەرمەکانی تریش لەوێ گیر بووبن یاخود بۆی دڵنیا ببنەوە کە تەرمەکانی تریش لەوێن یاخود لەوێنین. بە درێژایی ڕووبارەکە کارمەندانی بەرگری شارستانی هاوڵاتیان خۆبەخشان خەریکی گەڕانن لە دەوروبەری ئەو شوێنەی کە تەرمەکەی دوێنێ لێ دۆزرا. چەند هاوڵاتیەکن کە ئەوانیش هاوشێوەی کارمەندانی بەرگری شارستانی قەراقی ڕووبارەکە ژێردارەکانە گەڕێن بۆ ئەوەی سەرەداوێکیان دەستپێت. بەڵام تاوەکو ئێستا ئەمڕۆ کە ڕۆژی پێنجەمە تاوەکو ئێستا هیچ سۆراغێکی نوێ نییە. ئەمڕۆ سۆراغێکی نوێنە بووە، نا سۆراغی ئۆتۆمبیلەکە هەیە، نا سۆراغی دوو تەرمەکەی تریش هەیە.